هاوڕێم پێشەوەی دەست بە ڤیددیۆکە بکەین ڕاستی ئەم ڤیددیوە لەلایەن خوشکەشی بەڕێزەوە لە کەناڵەکەم لە گروپەکەم پێشنیاری بۆ کردم کەوە چۆن ئەزمموی ژانی خۆم باسکەم چۆن فێری هاکەری ئەخلاقی بووم و چۆن دەستم پێکرد و لە چه قۆناغەچی سەختەکانی ژیانم بڕی. ئەم ڤیددیوە دوو قۆناغا پارتیەک و پارتی دوو. ئەمە پارتیەکە ئیشاڵە پارتی دووش باسەکەم چۆن توانیم کار بدۆزمەوە، چۆن توانم لە کۆمپانیەکان کار بکەم و چۆن لە سەرتاشەوە دەستم پێکرد هەتاکو ئێرەم هینا. ئیشاڵە قۆنا بە قۆناغ لەگەڵتانم و دەزانم لە زۆربەی ئەو گەنجانە کە حەز دەکەم بێنە ناوبابەتی سابسکرتی و هاکەر ئەخلاقی کۆمەڵک کێشە ڕویان تێدەکا. ئینشاڵە لە چەند ڤیددیۆک باز لەو کێشانە دەکەم. بەخۆی خودی خۆشم و کێشانم هەبووە، بەڵام بە ئیرادێکی بەرزەوە بە مێشکێکی پڕۆ ئیشاڵە ئەو قۆناغانم هەموو بڕی گەیشتمەوە ئێستا الحەمدولیلا سوودم بە کۆمەلگا و بە وڵاتەکە. دەست بە ڤیددیۆکە دەکەین تاکو ڤیددیۆکێکی تری ئینشاڵڵا لە خزمەتاندام کاتێکی خۆش. سلام عەلەیکم جەماعەتی وەدام تەندروستان باش بێ. خۆشحاڵم لە بابەتێکی نوێگەران وڵاتان. ڕاستی ئەم بابەتە زۆر گرینگە بۆ ئەو کەسانێکەوە حەز دەکەن بێنە ناو بابەتی سایبرسکیۆریتی. ئینشاڵڵا بجارە باسی ئەزمموی ژانی خۆم دەکەم کەوە چۆن هاتوومەتە ناو بابەتی سایبرسکیۆریتی، چۆن فێر بووم و ئەو کارانەتی بوو من دەستم پێ کردو و هاتمە ناو بابەتی سایبرسکیۆریتی. بۆ بابەتی سایبرسکیۆریتی جەماعەت زۆکە یەک هەڵە هەیە باشە خەڵک وا بیر دەکاتەوە ئەو کەسانی کە گەیشتنەوە قۆناغا پێویستیان بە کۆمپیوتەرێکی زۆر زەخم هەیە، پێویستیان بە پارێکی زۆر باشەیە و بابەتانە پێویستی بە ئینتەرنێتی فولفولە لە سەرەتاوە. ڕاستیتێکتان پێ بڵێم خودی خۆم ینی ئەو کاتێکە من لە کوردستان بووین باشە باوەڕکە ینی ئەو کاتەمە لە شارێک نەبووین باشە، ینی ژیانی من سەختتر بوو، ینی ئەزمموونێکی من باسی دەکەم ئەزمموونێکی من سەختتر بووە باشە. ئەو زمونانێکە لێرە باسی دەکەم لەوانەیە کەسێک بۆ کەسێک جیاواز بێ، لەوانەیە کابرا لەوانی ئیمکانەتی هەبی یان پاری هەبی. ئێستا من خودی خۆم ئەزمموونەکان باز دەکەم چۆن بووە. ڕاستی من لە ئەو کات مەڵمان لە لادی و لە دوور شاری هەولێر باشە باوەڕکە خەتەکەم خەتی کۆڕک بۆ کات باشە، ینی خاوتری خەتمانە بوو بەخۆی لاپتۆپەکەم کڕی بوو. ئێستا لاپتۆپەکەم وایە لێرەکە خۆمی نەیتمێکوانە لاپتۆپەکەم خراپترین لاپتۆپ بوو. هەر ئەوەن پرۆسۆری ئەوە باوەڕکە HDD بوو، ینی پرۆسەکەی ئەوەندە خاو بوو ئەوەندە خاو بوو بریچم دەکرد پێم دەکرد دەچم نانی ئەوەندە خاو بوو باوەڕکە بە 10 دقیقە پێ دەبوو، ینی بە 10 دقیقە پێ دەبوو بە 5 دقیقە تا داتەوە سەرە خۆی دەرێک کوورە گەرمەکە، یعنی زۆر خاو بوو. ڕاستی لاپتۆپەکەم بە 300,000 کردی بۆ 300,000ەکە چێ ئەو کات ینی بە قوربەسەری ئەم لازم نیە بچووکە و حەزم کرد بخۆم پارێکی خرکەمەوە. پارەکەم 200,000 پێیا کرد، دواتر مانگی مانگی دووەم 100,000 دا دەکردمە 300,000 بە کوردەکەی جە پارەم دا کابرای لە لاپتۆپێکی زۆر خاو دەستم پێکرد. ینی ئێستا کەسانەوەی تەماشای ڤیددیۆکەم دەکەن دەبیلەوە تێبگەن، ینی ئەو ئەستی ئێستامە پێشکەش دەکەن، ینی بۆ منە بۆ ڤیددیۆکەم بە کوالیتە بەرزەیە خەڵک لە دوورمە کۆبوتەوە، خەڵک سوود لە کۆرسەکەمە وەردەگرێ، یان ئەم کورسی تایبەتمیان لە کۆمپانیا کارم کردویان لە گەبوونە لە شوێنێکی تایبەت کارم کردو لە گەڕێخرا و حکوومەتوانە کارمان کردووە. ڕاستی ئەزمموی زیاتر لە 10 ساڵی خۆمانە باشە لەو تەمەنە بچووکەی لە تەمەنم لە 4 ساڵی ڕاستی دەستم پێکرد، ئێستاوە تەمەنم 25 ساڵە، لەو تەمەنە بچووکە باشە من دەستم پێکرد و هاتاکو ئێستا بەردەوام هۆکاری بەردەوامیەکە چیە بەڕێزان؟ حەزە، ینی تۆ کاتێکە حەزت هەبووتەوە باشترین شت ئەوەیە کەوا تۆ کاتێککە دەیتێنە بابەتی سایبرسکیۆریتی ڕاستی حەزت هەبێ لەو بابەتی ئاسایش ئەلەکترۆنی باشە. ئەگەر تۆ حەزت نەبێ ڕاستی ئازەکە کاتی بێ بۆ ئیشێک بیان بۆ کارەبی ڕاستی ناگەی ئامانجەکەت. و هەمیشە بیرمەوە دەکردەوە خۆم خوای دەبی ڕۆژێک بگەمەوە ئاستا بتوانم منمونە وەکو سایبرسکیۆریتی کار بکەم، نیاخود وەکو کەسێکی شارەزە لە بواری ئاسایش ئەلەکترۆنی و بابەتانە. ڕاستی خەونم زۆر بوو الحەمدولillah خوای گەورە بۆ ئاسەگەیاندم کە ئێستا هیتم سوپاس بۆ خوای گەورە. جەماعەت با من لێکوان ئینشاڵڵا چەند قۆناغتان پێ بڵێم باشە، ینی چەند بابەتێکتان پێ دەڵێم ڕاستی زۆر گرینگە. هەڵی یەکەم یانی ئەو هەڵانە کە دەیکەن ڕاستی زۆر هەڵەمە بووە حەزم کرد ئەو هەڵانەتان پێ برێم. یەکەم شتی ئەوە کە من ئەو هەڵانم دەکرد بریتە لەوەی دابەزاننی کاڵینۆکس و کۆکردنەوەی ئامرازەکان. مەبەستم چییە؟ مەبەستم ئەوەیە ینی تۆ کاتێک وابیر دەکەوێت کە دەینا بابەتی سایبرسکیۆریتی وابی دەکەیوە ئەگە کاڵینۆکسە دابەزاند و کەند بۆ نەفەر هەیە بەڕاستی تکە زۆر بە جوانجێرە و شێ بگرن
بەس لە دوو کۆکردنەوەی توڵ و ئامرازە باشە ینی ئێستا لێکوانە لە کاڵین و کەستۆیەک دقم کاڵیم باشە جەماعەت کاڵین و کستوڵ باشە ینی هەندێک کەسمانەیە بەس لە دوو کۆکردنەوەی توڵی لینۆکسە جەماعەت یەک شتان پێ برم باوەڕ کە بەس کاتتان دەکوژن تۆ دەبی ڕێنێشاندارەکەی خۆت بۆ نمونە دەستنیشان بکەیت ئایا تۆ دەچی لە چ بەشە کار دەکەی ئەمن ئەوەندەت پێ دەڵێم ئەگەر تۆ بەردەوام لە دوو لینۆکس بووی باشە ڤیدیۆ پێ بگیری ئیدیتی شتانی پێ بکەی و ڕسمی لەگە بگیری لۆ سناپی شتانە باوەڕکە خەت فێر نابی تۆ دەبی بێنە مۆزوعەکە و بمونە تۆ کارت چیە نمونە ئەمە لە بابەتی سایبەرسکیۆریتی ڕاستی بەشمان زۆرە باشە ڕێگامان زۆرە نمونە وێب سکیۆریتیمانەیە کە بۆ بابەتی ینی سکانکردنیان دۆزینەوەی لاوازی لە سایتمانەیە نێتوەرک سکیۆریتی بریتە لە سکانکردنی نێتوەرک کە تۆ سکانی نێتوەرکەی دەکەی لە کۆمپانیایەک لە ڕێکخراوە کە لە حکوومەتە بزانە ئای ئەو نێتوەرکە لاوازی تێدا یاخودنا و بابەتی موبایل سکیۆریتی موبایل سکیۆریتی شمانێکە سکیۆریتی بۆ موبایلەکان دادەنێ ئەو سیستەمە شتانە و بابەتمە زۆرە جەما لەبارەی سایبەرسکیۆریتی بوونە پێنتێستێکیشمانەیە بابەتی CTFمانەیە زۆر بابەتمانەیە بەڵام تۆ دەبی خودی خۆت ئەمرازەکە بدۆزیەوە تۆ حەزت لە چ بابەتێکە و ڕێگاکانیشمانی ئۆسنتشمانەیە کە لە بابەتی سایبەرسکیۆریتی بوومە ئۆسنت ببن ئۆپن سۆرس ئینتەلیجنس بابەتی ئەوەی کە بوونم لە کۆکردنەوەی زانیاریە بوونمە تۆ دەتەوێت کەسێک بدۆزیتەوە یاخود لە دوو شوێن کەسێک دەگەڕێ ئەوش دەبوای سایبەرسکیۆریتی هەیە جەماعەت ئەو باشەشمانەیە تۆ دەبی ئەمرازەکەی خۆت دەستنیشان بکەی ئادە توی لاوازی لە سایب دۆزیەوەی نێتوەرکە یاخود لە ئەپلیکیشنە هەر بابەتێکە تۆ دەبی خودی خۆت بزانی سایبەرسکیۆریتی چییە ئەگە نەزانیتە ناگەیەوە ئاستا و جەماعەت هەڵی دووەم کە من دەم کە ڕاستی دەمیش فێری هەموو ئەو شتانە بم کە بۆ نمونە لە نێتوەرکەیە لە پرۆگرامینگەیە لە هاکی موبایلەیە هەموو پێکەوە ئەوە ژوای دەکەێت ڕاستی مشکم مادیبی باشە ینی تۆ دەتوێت لێک کات دەفێری هەموو شت بی بۆ منە کاڵ نێکوزبی پرۆگرام سازبی شخصمانەیە ئاگدار بە شتەشتەمانەیە باوەڕکە دەچێ ئەوە خۆی فێرە کاڵینۆکس دەکە باشە کاڵینۆکس دەکە لەلایەک مێتاسپلۆیتە لەرەکە هەر ئەوە هایدرایە لەلایەک هاش کاتە ینی خۆی فێرە کۆمەڵێک ئەمراز دەکە خۆ فێرە کۆمەڵێک شت دەکات جەماعەت تۆ دەبی یەک ئەمراز خۆت پرۆفشنال بکە ینی تۆ چێ لە سێشتان کەم بزانی باشە و چێ لێشتی زۆ شارەزابی باوەکی یە شتەکە باشترە باشین شت ئەوەیەکەوە تۆ لێکشت زۆر پرۆفشنال ینی بۆ نمونە کاکە تۆ ئەمە تۆڵێکمانەی باشە لێکوانە ئسکیۆڵ من لۆتی ئسکۆل ماپ بکۆ ئسکۆل ماپ کۆماندێکی من تۆڵێکی سادەیە لە ئەوەنی کە دێنە تازە بیگینەرە کە دێنە بابەت سایبەرسکیۆریتی تێ بگەن ئسکۆل ماپمانەیە جەماعەت ئسکۆل ماپ چیە بریتە لە توولێک ئامرازێکە باشە ئۆپن سۆرسە باشە تو دەتوانین لە ڕێگەی ئەو توڵەیەوە سایت تاکەیان نمونە سایتەکمانی ئسکەنجنێشنی هەیە باشە لاوەزیەکەمان هەیە تو دەتوانین لەو ڕێگایەوە سایتەکەی پێهاکەیت تۆ خۆت لەوەی پرۆفشناڵتر بکە نەک بچی لە بەرنامە کەمکەمە شارەزابینە تو جارە لەوەی خۆ شارەزا بکە ئیشاڵاوەکان کەش بە دوای دادێ وە کۆتا مژگارم ئەوێت تکایە لە دوو کۆکردنەوەی ئامراز مەبن تو بچی هزار ئامراز دەستەکانی نۆکسەکە دابەزنی بەخۆ قەت سوودی نابی ئێستا من بە پێتان بەڵێم چۆن ئیشاڵا بە شێوەیەکی ئەوەی پێتان دەڵێم بە بچینە ئێرە هاوڕێیان مەبەستەکەم چێ لێکوانە تۆ کۆکردنەوەی تووڵە نمونە ئەوە سیستەمی کاڵنۆکسە باشە شخصمان نێبەز سیستریش پێ دەکات و کەمووی کاڵنۆکس بەکاردیم و بابەتانە بەخوای قەت ناگەی ئاماز نمونە من لێکوان لە بەشی ئەمەنیوەکەی و لێکوانە سێکە جەماعەت کۆمەڵێک ئەمراز و بەشمانەیە کەوا کۆمەڵانی بەخۆی کاتێک سیستەمەکەدا دەبەزێنی ئەو توول و ئەمرازانی تێدایە تۆ کاتێک کە دەبی بەشەکانی خۆت ڕاستی ئەوە بکەی دەستنیشان بکەی باشە ئایا تۆ دەتوێت لە چێ بەشە کار بکەی ئەم بووم لە وێب سکیۆریتیمانەیە ئەوێ ڤەڵنەربەڵتی سکانمانەیە ئەو بابەتانە یاخود بابەتی نێتوەرک ئینفۆرمێشنمانەیە ئەو بابەتانە کە بۆ سکانکردنی نێتوەرک بەکاردێ تۆ دەوی بەشەکەی خۆت یان بەشی ئەوە سنتمانەیە تۆ دەوی بەشەکەی خۆت دیاری بکەی ئایا تۆ دەتوێت چی بکەیت بۆچی دەتوێت ئەو بەشە فێربی باشە یعنی کاتێک کە تۆ زانیت دەتوێت لۆچ دەتوێت فێربی هۆکارەکەی تیا باوەڕکە زۆر گرینگە و زۆریش بە ئاسانی دەگەیە ئەو بەشێکە فێربوونە
وەیەک لە خاڵەکانی ترکەوە تۆ قەت ینی ناگی کە درەنگ کەتم ڕاستی فێربوونی زمانی ئینگلیزی باوەڕ کە فێربوونی زمانی ئینگلیزی زۆ گرینگە لە بابەت سایبر سکیوریتی چۆن نمونەی سادا ئێستا من کاتێک کە دەچمە ناو گۆگڵ باشە لێکوانە هەموو بە زمانی ئینگلیزیە تۆ کاتێک کە دەچیتە نەیەکوانە پێت ئەڵێ کە کاڵنیۆکەسیە و ئاسێککە من ئەو گستەشم دانایە نمونە تۆ یەک سکانیەوە دەکەی دەقم ئاوا دەکەی و پێت دەرێ باشە بەس جەما ترانسلیت زۆر باش نییە تو بەردەم ترانسلیت بەکاربێنی لێکوانە پێت ئەڵێ کاڵنیۆکەسیە بۆچی بەکاردی و کارەکە چیە باوە کە فێبوونی زمان ئینگلیزی زۆر گرینگە تۆ لە شتەکە تێدەگەی باشە و ئەو ئەمرازانە چین کە زیاتر بەکاردێن لە بواری سایبر سکیوریتی و نووسێ ئەرز دە تۆڵز یونیت ینی ئەو هەموو ئەو تووڵانن کە تۆ ویستە بەکاری بینی لە بابەتی پێنتێستینگ لە بواری سایبر سکیوریتی سێکە ئەو توولانەیە کە تۆ دەبی بەردەوام بەکاری بێن ینی ئەوانەی کە لە بواری سایبر سکیوریتیدان کۆمەڵێک ئامرازان کۆمەڵێک توول هەن پێویستە تۆ شارەزابی find out about تۆ لێکوانە زیاتر ئەو توولانە سێکە بەشی توولەکان ئەوانە هەموو ببرن هەموو ئەو توولانن کە لە لینیۆکسدا هەیە باشە و لێکوانە بەشی سەمی نیو تووڵە ینی تۆ توولەکەت هەیە باشە توولەکە تێشتەک تێ تۆ دەتوانی سەمیتیکەی و بۆ کۆمپانیای بنێری ئەو شتمانیا بە شەشمانیا تۆ دەتوانی توولی خۆت ینی بۆ کۆمپانیای بنێری بوومە سەمیتیکەی فێربوونی زمانی ئینگلیزی زەما زۆ گرنگە هیوادارم ینی پێشەوەی کە دێنە ناو سایبر سکیوریتی ئینگلیزیەک تۆسێک ینی باشتر بکە نەک من نارم زۆر شارەزابن با یەک نمونی سادەتان پێ بڵێم نمونی لێکوانە سورەیە ئسکۆل ماپچیە تۆ ئەگە بزانانی ئسکۆل ماوان بە ئینگلیزی هەمووی شێوازەکانی دەیە پێدەر ئسکۆل ماپ یەکە لە باشترین تووڵەکان بۆ ئامرازێکە کە بۆ بابەتی ئینجێتکردنی ئسکۆل ئینجینێشنە و داتابەیسەکەی سایتەکەی دێنتە دەری و بابەتانە بە کوردەکەی پێناسەشی دەکا تۆ ئەگەر زمانی ئینگلیزی نەزانی باوەڕکە قەت لە شتە تێناگەیان بۆ نمونە تۆ لێکوان چی دەڵێ دەرێ بۆ کاتی کە داتابەیسەکە دەم بکرد باشە یوزەرەکانی پازۆردەکەی بەشی هاشەکان چکە هەندێک کاتێک کە پازۆردەکەی هاش دەکا باشە هاش چێ جەماعەت ئەمە باشتەکتان پێ بڵێم هاش پازۆرد ئەسکەڵما باشە سێکە جەماعەت ئەمە لێکوانە بە جوانتان پێ بڵێم بەوەی کە بە جوانی تێبێ ئاجەماسیکە لە بابەتی هاشکردن ئامە زمان چێسەیکە ئەمە لێکوانە بە جوانی کوتان باسکەم ئەمە چەند بابەتێکمانەی کاتێکە لە داتابەیسێک هاک دەکەی باشە تۆ کاتێککە داتابەیسێک هاک دەکەی بۆ سکیوریتیکردن کە بە PHP نووسراوە داتابەیسی سایتەکان باشە بۆی کە هاکەرەکە نەتوانی پازۆردەکە بدزێ باشیان نەتوانی بیکە پازۆردەکە بخۆی لە داتابەیسی سایتەکە ئاوا نووسرەیە بخۆی ناوەکەی ئاوایان بوومە بەو شێوازە بەڵام بەو شێوازە بە شێوەیەکی ئینکریپشن باشانی بە کوردەکەی بە شێوەیەکی هەش دەداتی بەو شێوازە ینی چۆن سەرانی کە زۆر کەسم تێنەگا بە کوردی کرمانجەکە کاکە بۆی کە هاکەرەکە نەتوانانی بداخلی ئەکاونتەکەت بێ پازۆردەکەی دەگۆڕێ باشە لەم شێوازەوە کە بخۆی پازۆردەکە ئاوایە تۆ نووسیوە بەڵام لە داتابەیسی سایتەکە بەم شێوازە دەداتێکە بۆم هەمووی 2 1 و ئایوبیە کەچێت تۆ پازۆردەی دەنووسی و پازۆردەکە لێکوانە دامنەیە ناچێتە ناو پازۆردەکەت بەو شێوازە تۆ دەبی بچی پازۆردەکە بگۆڕیت بۆ بابەتی دیکریپشن پازۆردەکەی دیکریپشن کە بیکێوە هەمان پازۆردە ئەمەش چۆن دەکرێت لە ڕێگای ئسکۆل ماپ یاخود چەند تۆڵێکمان هەیە باشە بۆ هاش ئەوەی کە پازۆردەکەی هاش بکاتەوە وشی پازۆردی ئاسایی لێ بکاتەوە ئەگە تۆ زمانی ئینگلیزیت کەمەک باشتر بکەی ئینشاڵا لەو شتانە تێدەگە کە من ئێستا باسی دەکەم جەماعەت بەڕاستی من هەڵەم زۆر هەبوو و ئینشاڵا ئەم ڤیدیۆش دەکەمە 2 پارت باشە بەس ئەوە دەکەم کو گەیشتمە ئاستێکی باش کۆم خۆم ڕێخستەوە بە کوردەکەی بڕیارمدا بە شێوەیەکی باش بە شێوەیەکی تەندروست بێمە نابابەتی سایبر سکیوریتی یەکەم شت بڕیارمدا شێوازی ڤیدیۆەکانم باشە یان خۆ شێوازی کارەکانم بگۆڕم کە پێشتر بە شێوەیەکی هەڕەمەشی سەیری ڤیدیۆەکانم دەکرد وام کرد بە شێوەیەکی ئەکادمیایی باسکەم یعنی بە شێوەیەکی ئەکادمیایی سەیری ڤیدیۆەکان بکەم چۆن خۆم ڕێخستەوە سەرەتا چووم لە بابەتی وێب سکیوریتی دەستم بکرد چۆن ئەمە لە کاتێک کە من زیاتر حەزم ئەو سەرەتاییەکە حەزم لە وێب سکیوریتی بوو
باشە ئەکادمیای باشە لەو بابەتانە باشە لێرکوانە پۆرسویگەرمانەیە باشە لە پۆرسویگەر من ڕاهێنانم دەکرد ینی ئێستا پۆرسویگەر چیە پۆرسویگەر بەخۆی وبسایتێکە بۆ منە پلتفۆرمێکە بەخۆی دوو بابەتەیە یەک توانەیە ئەوە ترانگەی بۆ منە دەتوانی بە شێوەیەکی ئەکادمیایی خۆت فێری دۆزینەوەی لاوازی لە سایتکەی و هەروە بروپسی تشمانەیە کە هەروی کۆمپانیایە تۆ دەتوانێت لەرگیا و بەرنمەیەوە تۆ دەتوانی وبسایتی پێ هاکەی نمونە با من دسمەنا و بەشەیە بەشەی پاسۆ دەکەی ترنگ لێکوانە بروپسیتمانەیە سەمادەوە بیسیتە تۆ دەتوانین لە ڕگەی ئەو بەرنمەوە بەشی فیدیەکەیتی بخۆڕایکە بەشی پرۆفشنالەکەشیە پرۆفشنالەکەی بە 500 دلارە بەڵام من لە کورسەکەی خۆمدا بە بەلاش دامناوە تۆ دەتوانێت ئەو بەرنامە بەکار بێنی باشە بۆ دۆزینەوەی لاوازی لە سایت و هاکردنی سایتەکە دانێتانی لەو ڕگەی و بەرنامەی سکانی سایتەکە بکەی سکانی دەکات و وتانی هەڵە لە سایتەکە بدۆزیەوە شتی زۆ زەخمی پێ دەکرێت بە شێوکی ئەکادمیایی تۆ دەبێ ڕاستی کار بکەیت ئەگە بە شێوکی ئەکادمیایی کار نەکەی باوەڕ کە خەت ناگەیەوە ئاستی کە هەیە ئەمە ڕاستی لێکوانە سەدا پۆسویگەر و بابەتانە ینی ڕاهێنانم دەکرێت چەند بەشێکمانەیە وێب سکیوریتی ئەمەش تشکشمانی وێب سکیوریتی لابیسمانەیە لاب چەند بوومە ترای هاگمی هەیە توایگرقات تڕای هاگمیشمانی ئەمە بۆ ئەوە هاک دەبووکسشمانەیە ئەوەش دەتانیکوان بەسانی بکنی واپسشمانەیە کە باشترین نەجەماعات ینی ئەوە واپس ئەوە وێب سکیوریتی ئەوە تێستینگ گوێت ینی باشترین ڕێگایە بۆ ئەوەیکەوە تۆ تەندروستین ڕێگایەکەوە تۆ فێری بابەتی سایبرسکیوریتی بی ئەمە چیە ئەمە یەکە لە باشترین وێبسایتەکان یاخود ڕێکخراوێکە چی دەکا هەموو ساڵانە هەموو 6 مانگزاریان ساڵی جارێک چی دەکا دەچێت تۆپ تێنی ئەو لاوازیانی بدا خەتەرترین لاوازی لە سایتەکان کۆ دەکات و کە بوون لە دۆزراوەتەوە لێرە دایدنیان درێ ئەو ساڵ ئەوەندە لاوازیە زووترین جا دۆزراوەتەوە بەم شێوازەش تۆ لەس ئەو لاوازی خۆڕاهێنا لەسەر خۆت دەکەی و بۆ شێوازە ئاستەکەت بەرەو باشەتی وەلێکوان ئەمەش بەشی ئەومانەیە وێب سکیوریتیمانەیە بەڕاستی زۆر گرنگە لێکوانە خۆت تۆمار دەکەیەک دقە بەم خۆم تۆمارکەم جەماعەت لێکوانە من خۆم تۆمار کرد باشە و لێکوانە کە مدیمە خوارەوە ئەوە لێکوانە بەشی ڤۆڵنەبڵەتیشمانەیە باشە هەموو جەماعەت هەموو ئەو لاوازیانێک کە لە بابەتی سایبرسکیوریتی بەکاردێ بۆ نموناوانێک کە لە بەشی بەک باوەنتی و ئەوانەی کە دانوی سایت هاکەن یاخود لاوازی لە سایت بدۆزنەوە ئەوانە باشترین ڕێگایەکانن ینی لێکوانە چی دەکەن منە ئەکسسمانە ئەکسس چیە بۆچی ئەکسس یانی چۆن بەکاردێ چۆن کار دەکات و هاکەر چۆن دەتوانێت ئەکسس بەکاربینی کە تۆ هاک دەکات ئەو بابەتانە گشتی لێکوانە ئەوە دەکات what is are the types of accesses attack ینی جۆرەکانی ئەکسسیا ڕێگایەکانت پێدەریت چەند ڕێگای هەیە چۆن ئەکسپلۆیتی دەکا هەموو ڕێگایەکان لێکوانە باس کراوە و لێکوانە تۆپتینەکەشی باسکردۆ جەماعەت سێکێکخوا ئەوە لێکوانە ئەو لاوازیانە XML-مانەیە ئەکسکۆنجێشنمانەیە ئایدۆرمانەیە دیکشنری تەواویمانەیە زۆر بابەتمانێ جەماعەت یانەوە هەموو لاوازینە تۆ توانین ڕاهێنان لێکوان لە خۆ لەگە خۆت بکەی مەبەتەنها و بگەی ئەوە ئاستی ئینشاڵڵا پرۆفشناڵ بیت و جەماعەت یەک شتە شێشەیە ئەمن ڕاستی دوایە کە دەستم بە بابەتی وێبسکیوریتی و بابەتانە کرد ئەمە شادەکمان هەیە بە خۆڕاییە باشە گوگل سایبەر سکیوریتی سرتیفیکیشن پرۆفشناڵ ئەمە ئەو لە سایتی کۆرسایە باشە ئەم کۆرسە دەبی بکڕی باشە کۆرسە گۆڵە هەرزانە زۆر هەرزانە حەفرۆش دەداتێ ینی بە بەلاش باشە جەماعەت لێکوانە تۆ دەتوانی بە بەلاشیش ینی فکرێلە باشە ئەو شادەی کۆمپانیای گوگل بەدەستبێنی یەکێ لە باشترین شادەکان و تۆ کاتێککە دێنا بابەت سایبرسکیوریتی ڕاستی پێویست بەو شەهادەیە من ڕاستی و شادم مێساوە بەدەستێناوە و شادەم هەیە و یەکیش بابەتە ششمانی بڕوانامەکی زۆر باشە TCM سکیوریتی ئەکادمیایمانەیە کە TCM ئەکادمیە یەکە لە باشترین ئەکادمیایەکان لە بابەتی سایبرسکیوریتی کە شادی زۆر باشی ئەوانێ و ئاسی سەرەتان جەماعەت
فری کۆت ئەومانەیە خۆتۆ توانین و بابەتانە لە بەشی توانانی و ئەوسێت فێشنەکە لێکوانە تۆ دەتوانیت ئەو شادانە بەدەست بێنی کە لە بابەتی سایبەرسکیۆریتی ڕاستی زۆر گرنگیانەیە تو لێکوانە شادە بەدەست بینی زۆر گرنگیانی یەک لە باشترین هەرە باشترین شادەکان ئەو بەشی پرۆفشنالە بەشی لایڤیشیان هەیە وڵای من دانێکیانە پێشتر دانێکیان کردووە بە خۆڕایی پرۆفشنال بە زۆر مین بوو ئەزە لێکوانە بەشتیدا نووسیاتی وێب سکریتی ترینگ تستینگ باشە لێکوانە بەشی وێب سکریتیان هەیە بەشی هاکینگیان هەیە زۆر ئێتیکال هاکینگیان هەیە ئەنی زۆر باشە تۆ دەتوانانی لێکوانە هاکردنی موبایلیان هەیە دەتوانانی لێکوانە شادەوە یەکی لە کۆرسەکانیان بکڕی و بگەیەوە ئاستەی کە تۆ دەتەوێت زەما دوایەوە من کە توانیمە بگەمەوە ئاستا ڕۆژ بە ڕۆژ یعنی کە بابەتێکم کۆ دەکردەوە بۆ نمونە یەکەم جار من بابەتی وێب سکیۆریتیم کرد باشە دوایەوە من نەدەچم پڕدەمی نە یەکەمیان من توانیم بابەتی وێب سکیۆریتی دوای چمە سەهاکی موبایل و کۆمپیوتەر دوای وێب سکیۆریتیمان کرد بەرە دوای خۆم لە بابەتی سۆشیال مدیا بنە ڤیدیۆ ڕشکنەوە ئەوانەش شارەزا کرد ینی کەم کەمە گەیشتمە ئەو قۆناغێکی ئێستا هیتم ئەزە هەر بە ڕێزەک حازی کرد پرسیارش پێشتەش بکە لینکی تەلگرامەکەم لە خوارەوە داناوە پینی دەکەم لە کۆمنت لێ ئەو بکەن و هەروە ئێمە کۆرسێکی تابەتیشمانەیە لە بابەتی سایبەرسکیۆریتی باشە هەر بە ڕێزەکە حەزی کرد بەشداری کۆرسەکەی ئێمە بکە ئەمە لە خزمەتیدان ئێستا نزیکەی 75 کەس بەشداری کۆرسەکەمی کردووە و زۆر خۆشحاڵم ئەلحەمدولیلا و دڵنیات دەکەمەوە من ئەو هەڵانەی کە کردم لە پێشتر کە کردومە لە کۆرسەکەمدا دووبارەم نەکردوتەوە لە کۆرسەکەشدا باسم کردووە تکای ئەو هەڵانە مەکرد کە من کردومە و بە زمانێکی زۆر سادەش باس کراوە ئەگا بەڕێزەک حەزی کرد بەشداری کۆرسەکەی سایبەرسکیۆریتی و هاکەری ئەخلاقی بکە ئەمن لە خزمەتی دام و هیوادارم ئەم ڤیدیۆ ببێتە هۆی سوودێکی باش بێەوە تاکو ڤیدیۆیەکی تر خواتانە